شەپۆلێکی بەفربارین پارێزگای سلێمانی و هەڵەبجە و زۆربەی ناوچەکانی ئەو دوو پارێزگایی گرتووەتەوە بەهۆی زۆری ڕێژەی بەفربارینەکەوە لە هەندێک شوێن بۆ ماوەیەک هات و چۆپەکی کەوتووە و لە چەند شار و شارۆچکەیەک گرفت و ئاستەنگی لە بەردەم ڕێڕەوی هاوڵاتیاندا دروست کردووە. تیمەکانی فراگوزاری لە سەرەتای دەستپێکردنی شەپۆلەکەوە لە هەوڵی بەهاناوە چوونی هاوڵاتیان و ڕێگریکردنن لە هەر ڕووداوێکی نەخوازراو. بۆ ئەم کەشوهاوایە بەڕێوەبەرایەتیمان خراوەتە حاڵەتی ئامادەبار شێوانەیە هەماهەنگیمان کردو لەگەڵایەنە پەیوەندیدارەکان وەک بەرگری شارستانی و ڕێگەبانی دەرەوە و شارەوانی و ئەو لایەنانی کە معنین بە پرسی هاتوچۆ ئامێرە قورسەکانمان لە ڕووی گوازنەوەوانێ وەکو داتانەوەکان و فلاتەکان خراونەتە دەواازەکانی شار نزیک ناوچە شاخاوەکان بۆ پێشبینیکردن گەر هاوڵاتیان تووشی خوانەکردن دۆخێکی ناهەموار بوون بە زووتری دکات فریان بکەوین لەو شوێنانەی کە مەترسی ڕووداوی لەکەوێتەوە تیمەکانمان بە شوێکی مەیدانی لە شوێنەکانان و لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆمانەکەین لە بوونی هەچ حاڵەتێکی ڕوودا و دەست بەجێ ژمارە 150 لە یاد نەچێ پەیوەندیمان پێ بکەن بۆیە بە تەنگ هاوڵاتیانی خۆشەویستی خۆمانەوە بچین. تیمەکان لە ساعت 6:30 دەستیان کردو بەکارکردن ئەوان ئەو ئامێرانێکەوە لەلایەن کۆمپانیای گڵاسن و هەروەها سەرۆکاتی شارەوانی تەوێڵە و بیارە لەگەڵ بەسپاسەوە سەرۆکاتی شارەوانی خوڵماڵ هەروها ئاوادانکردنەوەی هەڵەبجە و ڕێگابانی هەڵەبجە لەم دوایەوە ئامێریکیان ناردووە بۆیە ئێستا سپاس بخوا ڕێگە ئاساییە. ئەمە یەکەمین شەپۆلی بەفربارینە کە بەم ڕێژە بەرچاوە ئەم ساڵ ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە و پێشبینیش دەکرێت بەهۆی شەپۆلی بەفربارینەکەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە پلەکانی گەرما بۆ ژێر 0% بەزێت. پاڵەپەستۆیەکی نزم لە باکووری ڕۆژهەڵاتی هەرێم زەویەکانی تورکیا و ڕووی کردوتە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆتەوەی دابارینی بەفر و تەرزە لە ناوچە شاخاویەکان و پێدەچێت ئەم شەپۆلە تەنها ماوەی 12 سەعات لە ناوچەکانمان کاریگەری هەبێت ئەگەری ئەوە هەیە لە پاش نیوەڕۆ بە دواوە کاریگەری ئەو شەپۆلە لاواز بێت بۆ ڕۆژانی 7 و 8 و 9 کەش و ئاوهەوا خۆشە بێ بەڵام پلەکانی گەرما هەر لە ژێر سفرا بێ کە ئەمە کارێکی نامۆی کەشناسی و گۆڕانکاریەکانی کەش و ئاوهەوا ڕووداوە کە لە کەم بەدەگمەن ڕوویداوە لە پاییزە بەفر ببارێت. وەکو ئامادەکاری پێشوەخت خوێمان کڕیوە زۆربەی زۆری شوێنەکان خوێ پێوەکەین اینجا زیاتر تیمەکانمان ئامادەن ئێستاکێت لە چەند جێگەیەک وەکو ئەزمەر وەکو قەرەداغ وەکو ڕێگەی پێنجوین ئێمە ڕێگە سەرەکیەکان لە بەرپرسیارەتی ئێمەیە کە زانیمان یەکشەمە لە دوێنێ و مەچینەکانمان ئەوانەی شوێنە دوورەکان بە تایبەتی پێنجوێن 3 کاسی حەو بولدۆزەر و شۆفڵ و گرێدەرمان هادووە بە درێژایی ئەم شەو تا بەردەوام تا ئێسش بەفر پاڵکەنەوە بەڵام خۆشبەختان نایانێشتە بە هیچ شێوە ڕێگە بگیرێ زۆرترین بەفر لە پێنجم باریوە لە قەراخیش و لە قەیوان و لە ئەزمڕیش لەسەر تیمەکانمان بەردەوام بەفر پاکەنەوە هەموو دەقەیەکی زیاتر بەفری لە باریوە لە پارێزی شوێن پێنجوێن بووە لەگەڵ منتیقەی باسنێ لە لای ماوەت. بارینی بەفرێکی زۆر لە زۆربەی ناوچەکانی کوردستان وەک شارەزانی کەشناسی دەڵێن سەرەتای دەرکەوتنی شەپۆلێکی سەرما و سۆڵەیە کە پێشبینی دەکرێت لە ماوەی چەند ڕۆژی ئایندەدا زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە.